کەشەمە لە بابەتەکانایە بە تایبەتی عەرەبی پرسیاری دەرەکی هاتووەتەوە ئەوەش زەرەر لە ئێمە چکە دەرەجەیەکی زۆرمان لێ ڕات ئێمەش هاتوین داوای مافەکانمان بکەین. جوابانەوەکە چییە؟ ئەڵێ نادەین یان ناینەوە بە تەلەبە چکە هینە و کتێبە پرسیارەکان بەس بەڵام وانە چکە هەنە پرسیاری تایە هینا و کتێب نیە تەرک کراوە هاتۆتەوە. کێشە لە مامۆستاکانی خۆمانە نەبوو، کێشە لەوانە بوو کە پرسیارەکانیان بۆ داناوین چکە مامۆستای خۆمان ئەنزانی کە چی بابەتە داخڵە و بۆ شەرحەکردین بە هیچ کەم و کوریەک بەڵام ئەو بابەتانی کە ترک کرابوون پێیان ئەوتین بەڵام ئەوان هاتوون ئەو بابەتانی کە ترک کراوە لە منهەج لە ئیمتیحانەکان بۆ هێناوینەتەوە. هەڵە لە پرسیارە هەبوو بۆ نمونە عەرەبی بە بابەتی دەرەکی هاتوۆتەوە یان ترک هاتوۆتەوە بەڵام بابەتەکانی تر بۆ نمونە هەڵە لە پرسیارەکە بۆ یان هەڵبژاردنەکان بۆ منە زیندە عەرەبی کیمیا وانی زیندەزانی کێشە لە پرسیارەکە خودی خۆیان بوو ینی هەڵە لە پرسیارەکە هەبوو نەک بڵێ بابەتەکە تەرک کرابوو یان هەنێکە بوو هەڵبژاردنەکان هەڵەیتیا بوو بەڵام عەرەبی بابەتی تەرک کراوە هاتبووە یان بۆ نمونە بابەت وا پرسیار ئەهاتەوە بۆ نمونە زوو وردبوو لی تێناگەیشتی یەکێکە بوو 12 ساڵ ئەزمموی هەبوو لی تێناگەیشت داواکاریمان ئەوەیە دەرەجەمان بۆ بگەڕێنەوە. ئێمە هاتوین بۆ ئەوەی داوای مافی خۆمانکەین لەبەر ئەوەی مافمان زۆر خوراوە یەکەم ئەوان تەرکی کوردی و عەرەبیان لا بردووە کە ئەوە ئەبوایە بۆ ئەو ساڵە بوایە کە 2010کان ئەچنە پۆلی 12 لەبەری کاتی ئەوان منهەجە گۆڕێ و بۆ بایۆلۆجیەکەش 8 پرسیاری وەرگێڕانی غەڵەت بووە 8 پرسیار 18 دەرەجە ئەکا کە ئەوە مافی خۆمان ئێمە ئەو 18 دەرەجەمان بیرێتەوانێ خۆی زیاتر ئەوانەی تریش ڕاستی بڵێم غەڵەتی تیا بووەکو غەڵەت بەڵام زیاتر لە بایۆلۆجیەکەیەتیا بۆ ئەوەش لەبەری غەڵەتی وەرگێڕانی زیاتر بووە ئەوان وەک کاک ئالان حەمە سەعید وتی من چەند کاژمێرێ لەگەڵ چاجیپیتیا قوڵ بوومە تۆ قسەم کردو من ئەو کاتی ئەو نییە لەگەڵ چاجیپیتیا قوڵ بموانێ و قسەکەم من سعی ئەەکەم داواکاریمان ئەوەیە یەکەم لیژنێ دانن بۆ منهەجی ئینگلیزی لەبەری غەڵەتی زۆرتیایە و تەرکی عەرەبیمان بۆ بگەڕێنەوە لەبەری ئەوان شعرێکی میسریان بۆ ئێمە هێنات